زانکۆی ڕاپەڕین کە لە ساڵی 2002 دامەزراوە دوای 14 ساڵ لەلایەن وەزارەتی خوێنی باڵای عێراقەوە بڕیاری بەهەمیشەییکردن و دانپێدانانی بەهەمیشەییکردنی زانکۆکە درا دوای ئەوەی کە کۆمەڵێک مەرج بۆ زانکۆکە دیاری کراوە مەرجەکان جێبەجێکران وەزارەتی خوێنی باڵای عێراق دانپێدانانی زانکۆکەی بە شێوەیەکی هەمیشەیی پەسەند کرد. ئەم بڕیارە گرنگێکی زۆری هەم بۆ زانکۆکە هەم بۆ خوێندکارەکان و بۆ دەڤەری ڕاپەڕین و بۆ هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی هەیە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە پەیمان ڕەمەزان پسپۆری کارگێڕی و لە هەمان کاتا سەرۆکی زانکۆی ڕاپەڕین. دکتۆرە سڵاو دەبێت لە بەڕێستان و لە خوێندکارەکان و لە دەڤەری ڕاپەڕین بەگشتیەکەین. زۆر سپاس. بڕیارێکی گرنگە وایە؟ بەتەکید. باشە، گرنگی ئەم بڕیارە لە چیایە؟ زانکۆی ڕاپەڕین لە سەردەمی دامەزاندنیەوە تا ئێستا یەکێک لە بڕیارە گرنگەکان کە تایبەت درابێت بە زانکۆکە دانپێدانانی هەمیشەیە. لە برەوەی لە دەڤەری ڕاپەڕین ئەگە سەیریکەین تاکە دامەزراوەی حکومی وەکو خوێندنی باڵا زانکۆی ڕاپەڕینە هەیە و تاکە دامەزراوەی کە زۆرترین خوێنکاری دەڤەرەکەی تێدایە. بۆ گرنگە هەم بۆ خوێنکارانی دەڤەرەکە هەم بۆ خەڵکی دەڤەرەکە بۆ مامۆستا و ستافی زانکۆیمان وەک دامەزراوەی ئەکادمی کە دانپێدانانی هەمیشەیی هەبێت لەلایەن حکوومەتی فیدرالیەوە. زۆر باشە. ئەو لایەنانەی کە هاوکار بوونەوەی کە زانکۆی ڕاپەڕین دانپێدانانی هەمیشەیی وەربگرێت ئەگەر ئاماژەی پێ بکەیت. خۆی سەرەتا ئێمە لە ساڵی 2022 مانگینۆ پلانێک استراتیژیمان دانا بە تایبەتیش لە مانگی 2023 دەستمان بۆ کرد کە بزانین کەم کوڕیەکان چن بۆی بتوانین لەگەڵ 2 ساڵی یەکەمی دەوام کارکردنمان لە زانکۆی ڕاپەڕین وردە وردە کێشەکان لەگەڵ خۆمان بەرین و کەمیان کەینەوە. بۆیە لەگەڵ پلاندانن یەکەم پلانمان ئەو بوو کە بتوانین سەرۆکی بەشەکان زۆربیان بکەینە هەڵگری بڕوانامەی دکتۆرە یاخود پرۆفیسۆر یاریدەر یاخود پرۆفیسۆر بەپێی پێویستی و بەپێی هەبوونی ستافی ئەکادمی لە زانکۆماندا. پلانی دووەممان ڕێخستنەوەی ستافی زانستی زانکۆ بوو. ئەو بوو کە کۆمەڵێک بەش ستافیان هەبوو لە ڕانیە بوو، کۆمەڵێک بەش ستافیان هەبوو لە قەڵازێ بوو. ڕێخستنەوەی کارجێری زانستیمان کرد لە بوارەدا. خاڵێکی زۆ گرنگ کە پێویست بوو بکرێ و دەبوو چەند ساڵ باکرا بە بەڕاستی کارکردبوون لەسەر بیناکاری زانکۆ ئەوەی کە پێویستی بە نەوژەنکردنەوە هەبوو یاخود ئەوەی کە پێویستی بە چاکردنە بوو لە برەوەی ئەو بینانەکە دروست دەکەن بەڕاستی زۆربەی کاتەکان لەلایەن کۆمپانیا و شەریکانێک کە دروست دەکرێن بۆ ماوەی کورخان دروست دەکرێن یاخود بۆ ماوەیەک دروست دەکرێن کە ماوەی 5 ساڵ بۆ 10 ساڵە. بۆیشە زۆربەی کۆمپانیانێک کە بینا دروست دەکەن یاخود پرۆژیان هەیە دائیمەن ئەگە سەیریکەی گەڕانتیەکەیان بۆ 2 ساڵ بۆ 6 ساڵ بۆ 5 ساڵە بۆی لە مودەی لەو تێپەڕبوونەدا لە دوای ئەوە ئەو کەسێک کە بیناکە وەردەگرێ یاخود ئەو دامەزراوی کە وەری دەگرێ وردە وردە بەردەوام ئیسیدامەی پێبدا و تەتویری کات و ئیشکاری لەسەر بکە کە خەلەلەکان کەم بنەوە. ئێمە زۆربەی کێشەکانمان لەگەڵ بەڕاستی هەبوونی کێشەی بینا بوو، سەقف بوو، درز بوو، لێچوونی ئاو بوو ئاو بوو یاخود لە هەندێک شوێن ڕۆچوونی بینا بوو. بۆیە ئێمە هەوڵماندا ئەوانە بە پلان و پلانی کارجەریمان بۆ دانا لەگەڵ پلانی دارایی کامیان بخەینە ئەولەویەتی کارەکانمان. بۆیە بەپێی ئەو پلانێکە کردمان توانیمان زۆرترین کار بکەین هەتا مانجی 5 ساڵی 2024. ئەو لانەنێک هاوکار بوون بەڕاستی ئەمە گرینگە هەموویمان لەبیر بێ هاوکارمان بوون بە تایبەتی برای ئازیزم کاقوبات تاڵەبانی لەگەڵ نووسنگەکەی کە بەردەوام پاڵپشتی زانکۆمانیان کردووە و هاوکار بوونەوەی کە سەرجەم ئەو دامەزراوە و ئەو وەزارەتانەی پێیوەستن بە کارەکە هاوکار بن تێیدا. برای ئازیزم کاک دکتۆر ئارام قادر وەزیری خوێنی باڵا توێژنەوەی زانستی ئەندامانی ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵا بە تایبەت کاک دکتۆر توانە کاک دکتۆر محەممەد حسێن هەمویان هاوکار بوونەوەی کە بتوانین ئێمە بەشێک لەو قورسایەکە لەسەر زانکۆیە کەمیکەینەوە. جگە لەوە چەندلایانی کە لەگەڵ دامەزراوی کە هەبوون لە دەرەوەی ئەوان بوون نە کاک دکتۆر ماکوان بەڕێوەری بانقی هەرێم لە قسلێمانی کاک ئاوات شێخ جەناب کۆمەڵێک کەسی کەش کە بەڕاستی وەک مامەسا وەک ستاف وەک شەخصیش کۆمەڵێک خەڵک بەڕاستی ئێمە جگە لە ناو هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەو دۆست و برادرانێک کە هەمانە بە شێوازی ئەکادمی هەم لە بەسرا هەم لە بەغدا هەم لە واست هاوکارمان بوونەوەی کە لە دوای سەردانیکردنی بۆ منەسەرۆکی زانکۆی واست کاک دکتۆر مازن بۆ زانکۆمان دوای ئەوەی ئێمە تەوئەممان واژۆ کرد ئیتیفاقی لە بینی هەردوو زانکۆ کە ئێمە کاری هاوبەش بکەین و ستافی زانکۆیان بینی سەردانی زانکۆیان کرد پێیان باش بوو کە هەبوونی زانکۆی ڕاپەڕین بۆ شێوازی کە هەیە بیگەن بە جەنابی وەزیری خوێنی باڵای عێراق لەوێ ئەوەی کە لە هەرێم هەیە و سامپڵی هەرێم چۆنە جگە لەوە کۆمەڵێک دۆستیکە کە هاوکارمان بوون ئەندامانی پەرلەمان نوێنەرەکان لە بەغدا
بۆیە گرنگە ئێمە هەموویمان لەبیر بێ هەم لە مامۆستایەکە تا فەرمانبەرێک تا چەند گرنگە ئەم دەستی هاوکاریانە بەردەوامی هەبێ بۆ زانکۆکە لە بەتایبەت لە دوای ئەم بڕیارەوە خۆی لە کاتی دامەزراندنی هەر دامەزراوەیەکی ئەکادمی بەڕاستی پێویستە لایەنە پەیوەندیدارەکان پلانی استراتیژی بۆ دابنێن بۆ منە 4 ساڵ جارێک پێویستە بزان ئەو زانکۆی چی پێویستە ئەگەر ئاماژە بۆ بکەین ئێمە زانکۆ تازەکان هەر 5-6 زانکۆی کە تازە دروست کراوە پێویستیان بۆیە ستافی ئەکادیمیان تەواو بکرێ بەرامبەر بە خوێنکار چونکە ئێمە لە جگە لە دامپێدانان ئێمە ڕانکی جیهانیمان هەیە کە چەند خوێنکار تێ بەرامبەر چەند ستافی ئەکادیمی ئەوە یەکێکە لە پێوەرە هەرە گرنگەکان کە هەم بۆ بۆلۆنیا تەسیریە پرۆسی بۆلۆنیا هەمیش بۆ پێوەرە نێودەوڵەتیەکان کە گرینگە ڕێژەی خوێنکار و مامۆستا بۆ جۆرە بێت کە ستاندەری جیهانیە جگە لەوە ئەگەر سێری کۆمەڵێک خاڵیکە بکەین بۆ لایەنی پاڵپشتیکردن پاڵپشتی دارایی زۆ گرنگە بۆ پەرەپێدانی زانکۆ دەبێت کامپەسی زانکۆکان تەواو بکرێت دەبێت زانکۆکان پێویستە کەم و کوڕی هەیە هەموو ئەو زانکۆیانەی کە تازەن کامپەسی زانکۆیان تەواو نەکراوە بۆ منە لە زانکۆکەی ئێمەدا ئێستا ئێمە پێویستمان بۆ هەیە بە زووترین کات داخلیەکی کەمان بۆ دروست بکرێت لە کامپەسی ڕانیا لەبەرەوەی ئێمە وەک زانکۆ ڕێژەی خوێنکاری کچمان زۆرە پێویستمان بەوە هەیە بینایەکی پزیشکیمان بۆ دروست بکرێ بە تایبەتی بۆ کۆلێژی پەرستاری لە کامپەسی قەڵازێ پێویستمان بەوە هەیە کۆلێژی کشتتوکاڵ بینای بۆ دروست بکرێ پێویستمان بۆ هەیە مەکتەبی ناوەندی دروست بکرێت لەبەرەوەی لە دەڤەری راپەڕین ڕێژەی دانیشتوان بە خێرایی گەشە دەکات نزیک دەبینەوە لە 9 ملیۆن کەس کەواتە یەکێکە لەو دامەزراوانەی کە دامەزراوەکانی کە ژیاخ و مەکتەب و پەیمانگە ئەهلیەکانی دەتوان پشت بەسەر چاوە مادی و معنەویەکانی زانکۆی راپەڕین بەستە باشە ئەم دامپێدانانە تا چەند واکە ئەم ساڵ لە کاتی وەرگرتنی قوتابیان خوێندکارانە لەوەی کە زیاتر جۆش و خۆشیان هەبێت بۆ زانکۆی راپەڕین لەگەڵەوەی دڵنیام ئێستا ئامارێکی تاوتان بەردەست نییە پێشتر ئاماژەمان بەوە کرد لەبەرەوەی کە قۆناغی یەکێشتە وەرنەگیراوە و تەخەڕوجیشمان هەبووە دەرچوونیشمان هەبووە لە ساڵی ڕابردووە خۆی لە کاتی دوای دانپێدانانەکە ئێمە ئامادەکاری ئەومان کرد خۆمان بۆ قۆناغەکی قورسر ئامادەکرێت لە بەرەوەی لە دوای دانپێدانانەکە بەڕاستی هەم هاتنی کادری زانستی لە دەرەی زانکۆ هەتا لە ناو سلێمانی خەڵکێ دەیەوێت ئێستا بێ بۆ دەڤەری راپەڕین و بۆ ناو زانکۆی راپەڕین بۆ مەسلەی خوێنکاران بەڕاستی گۆڕانکارێکی باشتر ڕوودەدان لە بەرەوەی خوێنکارەکە ئێستا دڵنیایە لەوەی کە زانکۆکە دانی پێدانراوە هەرچەندە ئەگەر سەیری کەین لەوانەیە 4-5 هەفتەیەکی پێویست بێ بۆی بتوانن شادەکان تەزیق بکرێن لە وەزارەتی خارجی لە بەرەوەی ئەگەر سەیری کەن لە مانگی تەموز و مانگی ئابدا دائیمەن تەناو پێی لە وەزارەتەکان دەوام کەمترە بۆیە ئەوەی کە یەکێکە لە هاندانەکان بۆی خوێنکاری زۆرترمان بۆ بێ بۆی قورسای زیاترمان دەکەوێتە سەر بۆچی خوێندکاری زیاترتان بۆیەت لەبەرەوەی ئێستا کە دانی پیانراوە سوودی بۆ خوێندکار چییە؟ ئێستا خوێنکارەکە دەزانن لە 4 ساڵی داهاتوودا دەتوانێت دوای 4 ساڵەکە بۆن لە تورکیا لە ئێران لە ئەڵمانیا لە هەر وڵاتێک بخوێنێ لە بەغدا شادەکەی تەزدیق بکرێ و لە سەفارەت و وەزارەتی خارجی لۆ شوێنانێک کە پێیوەستن هیچ کێشێکی بۆ دروست نەبێت. باشە وەکو ساڵی نوێ خوێندن چۆن خۆتان ئامادە کردووە بۆم هەنگاو نوێیە؟ ئێمە جگە لەو ئامادەکاریانێکە کردمانن بۆ دامپێدانانی هەمیشەیەکە هەوڵمان داوە زۆرترین ناوژەنکردنەوەکان لە داخلیەکان بکەین جگە لەوە پێویستە ئاماژە بۆ بکەین ئێمە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باوەڵ تاڵەبانی جارێکە هەوڵیدا هەموو داخلیەکانی دەڤەری سلێمانی ناوژەن کردەوە لە ناویاندا زانکۆی راپەڕین سوودمەند بوو تێیدا ئێستاش کۆمەڵێک پێویستی کە هەبوو بۆ نمونە سەلامەتی ئاگرکوژانەوە هەبوونی لافا و ترس درس پاکردنەوەی کۆمەڵێک گۆڕینی پەردەکانی داخلی کۆمەڵێک شتێک کە پێویستە بەڕاستی بۆ خوێنکار و پلانیشمانەیە کاری زیاتر بکەین لەبەرو ئێمە خەرجی زۆرمان کردووە لە دانپێدانانەکە بۆ ساڵی داهات و خەرجی زیاتر دەکەین بۆی داخلیەکانمان باشتر بێت. پێداویستیەکان بۆ بیناکە بۆ زانکۆی راپەڕین بەڵام وەکو کارگەڕی چۆن خۆتان بۆ ئامادە کردووە بۆ ئەم پلانە نوێ بۆ هاتنی خوێنکار بۆ هاتنی خوێنکار ترسمان هەیە لەوە کە نەتوانین هەمووی جێ بکەینەوە لە داخلیەکان بەڕاستی بۆی پێویستە ئێمە وەک ئەنجومەنی زانکۆ بڕیار بدەین کام خوێنکارانە پێویستە بخرێنە داخلی بۆی سوودمەند بن تێیدا و چاوەڕێژ دەکەین بەڕاستی خوێنکاری زیاترمان بۆ بێ. لە ئێستا لە زانکۆکەیە چەند بەشەیە؟ چەند بەشمانەی ئێمە 25 بەشمان هەبوو چەند بەشی تازەش کراوەتەوە بۆیە پلانی بەشی تازەشمان هەیە ئەو بەشانەی کە دەکرێتەوە پلانمان هەیە لە 4 ساڵی کارکردنمان وەک سەرۆکی زانکۆ لە 30 بەش تێنەپەڕین بۆی ئێمە بتوانین بەڕاستی ئەو بەشانەی کە ئێمە پێویستە ئاماژە بۆ بکەین کە ڕاستی لەمە و دووە کە دانمان پێداێنراوە دەبێت پابەندی مەرج و ڕێنمایەکانی هەم وەزارەتی خوێنی باڵا هەرێمی کوردستان بین هەم بەغدا بین لەبەرەوەی دەبێت 4 ستافی ئەکادمی هەڵگری بڕوانامەی دکتۆرا هەبێ ئینجا بەشێکی زانستی بکرێتەوە. بەشێک هەیە ئێستا
زانکۆی ڕاپەڕی نابوونی نەبێت ئێوە پلانتان هەبێت کە لەم 4 ساڵی داهاتووە ئەم بەشانش بکرێت. ئێمە پلانی کردنەوەی دیجیتال میدیامان هەیە لە بەس لەگەڵ سایبەر سێکیوریتی لە بەرەوەی بەشێکی گرینگە پلانی کردنەوەی GIS و ریمۆت سنسینگمان هەیە. کۆمەڵێک بەشی کەشە کە ئەوەیە کە پێویستە بەڕاستی ستافی ئەکادیمی هەبێ وەک بەشی وەرزش کە خواستی زۆر لەسرە کادیرەکانی لە پەروەردن هەڵگری بڕوانامەی دکتۆران بۆی پێویستە لانی پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی پەروەردە و چەند وەزارەتێک کە هەڵگری بڕوانامەی دکتۆرا و کادری بە لەقەبی زانستیان هەیە یارمەتیمادەن لەوەی کە چەند کادیرێک بە پێی پسپۆڕیەکانیان بگوازرێنەوە بۆ زانکۆ بۆ ئێمە سودمەند بین لیان و کادری کەش بۆ ئەو وەزارەتانە دروستکەینەوە کە پێویستیان پێێتی بە تایبەت وەزارەتی پەروەردە. ئەزەکەمتان پێدانانەی هەیە زانکۆی ڕاپەڕین ئەتوانین بڵێن ئەمەوە کاتیاتی بتوانێت لە هەموو زانکۆکانی دیکەش نزیک بێتەوە چ زانکۆ جیهانیەکانیش بێت ئەکرێ ئەمانە هۆکار بن بۆی کە ئێوە لەم ساڵەکەیە توانێن بتوانن توێژینەوەی زیاترتان هەبێت کار و چالاکی زیاتر هەبێت لە زانکۆ بە هەماهەنگی لەگەڵ زانکۆکانی دیکەیە. ئێمە لە ساڵی 2024 لە تایمز هایر ئێجوکیشن ئیمپاکت رانکینگ کە تایمز هایر ئێجوکیشن دەری دەکا کاریگەری ئەو رانکینگی کاریگەری بە پێی توێژینەوە بە پێی ئەدای زانکۆییمان توانیمان لە ئاستی زانکۆی بابلوک و فەدابین و چوارەمی عێراق بین لەسەر ئاستی هەموو زانکۆکان و یەکەمی هەرێمی کوردستان بین ئەو بۆ ماناینا کە ئێمە وەک زانکۆ باشترینین ئێمە لەو بوارە باش ئیشمان کردووە و وای کرد بەڕاستی ئەو تایمز رانکینگە کاریگەری هەبوو لەسەر دامپێدانانەکەی زانکۆمان جگەلەوە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە زانکۆکانی ناوەند و خوار و عێراق هەوڵیاندا کە پەیوەندی لەگە زانکۆکەمان دروستکەن و پرۆژە و پلانی هاوبەشمان دەبێت لە ساڵی داهاتوو بۆ پەیوەندە نێودەوڵەتیەکان ئێمە لەسەر ئاستی ئەم زانکۆکانی هەرێم هەم زانکۆکانی خوار و زۆر باشین لەبەرەوەی زۆربەمان خبرەی نێودەوڵەتیمان هەیە زانکۆی ڕاپەڕینێکێک لەو زانکۆیانەی کە لە تواناسازی زۆر سوودمەند بووە کادیر زۆر باشی تێدا بۆی ئێمە بە هەوڵ و هیمەتی ئەنجومەنی زانکۆ ستافی کارجێڕیمان و ستافی زانستی زانکۆمان و فەرمانبەرەمان توانیمانە بۆ ئاراستە باشی ئێستا ئاراستە بکرین. باشە دکتۆرە بەرسانۆکو سەرۆکی زانکۆی ڕاپەڕین چۆن باسی پێش ئەم بڕیارە ئاکەن بۆ لە ڕووی زانستیەوە پێش ئەو بڕیارە بڕاستی لە ڕووی زانستیەوە ناخۆش بوو لەبەرەوەی ئێمە هەموو کاتێک من هەر خوێنکارێک تەلەفۆنی بۆ کردبم وتپی دکتۆرە شادەکەم تەزیق ناکرێت زۆرم پێ ناخۆش بووە هەموو وەک مامەسایەک لە زانکۆکە هەموو کەسێک لە دەڤەرەکە هەمیش وەکو سەرۆکی زانکۆکە بەرپرسیارەتیمان لە دەستدا بۆیە بەڕاستی کۆمەڵێک لەو بەڕێزانێک کە لەگەڵمدا بوون زۆر باش دەزان کە ئێمە لەو هەفتەی کە لیژنەکە لە زانکۆ بوو تەنها 4-5 کاتژمێرێک خەوتوین ما باقیکە لەگە لیژنەکەدا بوون بۆی بتوانین کەمترین کەم و کوڕی بێڵینەوە و جگەلەوەش 2 ساڵی ڕابردوو بە تایبەت بەڕێبەری پرۆژەکانی زانکۆمان کاگرێباس مامسەڕێباس زۆر هاوکار بوو لەوەی کە من قورسایەکی زۆرم خستە سەر کارجێری بە تایبەت لە زانکۆماندا پرۆژەکانی زانکۆمان کەوا بوو زۆربەی کاتەکان وام کرد کە مهندیسەکان و ئەوانەی کە لەگەڵیاندا بوون شەوانەش کارکەن و هەمویان بەڕاستی ماندوو بوون هەم لە مامەسایان هەم لە فەرمانبەران ئەندامانی ئەنجومەن ئێمە لە مودەی زۆر کەمدا توانیمان ئەو هەنگاوە باشە ببڕین کە پێویست بوو بۆ زانکۆی ڕاپەڕین بۆ دەڤەری ڕاپەڕین. باش ئێوە لە ڕابردووشە لەگەڵ ئەوەی کە دانپێدانان نەبووە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە بەغداوە بەڵام چەندین مامۆستای زۆر بەتوانە چەندین دیتۆری زۆر بەتوانە وانیان و تۆتەوە لە زانکۆکەیە و توێژینەوەکانیان لە زانکۆ جیهانەکانە بڵاو کراوەتەوە. ئێمە بۆلایانی توێژنەوەی زانستی کۆمەڵێک کارمان کردووە لە ئێستادا زانکۆی ڕاپەڕین کۆمەڵە گروپی خۆی هەیە ئێستا کەمترین ئێمە پێشتر بڵێ دەکرا خەڵکی کە هەبێ لە بەرەوەی ئێمە خەڵکمانە بوو لە خوار و لە دەرەوە خەڵکمانە بوو ئەمریکا کە لە سنتەری زمان بوو خەڵکمان هەبوو بەڕیتانی بەس ئێستا زۆرترین کادیری ناوخۆیمانە وامان کردو کە بەڕاستی بەتایبەت لە کۆلێژی زانستمان لە کۆلێژی کشت و کاڵمان لە پەرستاریمان لە بەشەکانی کە ستافی زانکۆی خۆمان ڕێک بخرێ و بۆ خۆشم سەرپەرشتی گروپی کارجێڕی دەکەم لەگەڵ کاک دکتۆر بێستون و مامۆستا هاوار و کۆمەڵێک لەو بەڕێزانێک کە بۆ ئەوی لە ساڵی داهاتوودا زۆرترین توێژنەوەمان هەبێت بۆ ساڵی داهاتوو و بۆ ساڵەکانی دیکە کە ئەم بڕیارە دراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە ئێوە ئەرکەکەتان خۆرەسەر بوو. ئێمە وەک زانکۆ باوەڕمان وایە وەک ئەنجومەنی زانکۆ وەک زانکۆ ڕاپەڕین و خۆم باوەڕم وایە کە زانکۆ پێویستە بەردەوام پلانی تایبەتی خۆی هەبێ ئێمە ڕاستە 2 ساڵی ڕابردوو کە مودەچی کەم بووە لەگەڵ قەیرانی دارایی کۆمەڵە قورسایی توانیمان ناوبانگی زانکۆ پارێزن توانیمان متمانە بۆ زانکۆ پەیدا بکەین بەپێی ئەوەی پێگەی نێودەوڵەتی ناخۆی بەقوتکەین هەوڵیشماندا لەگەڵ ئەوەشدا بەڕاستی وا بکەین کە
لە ڕانکینگە نێودەوڵەتیەکان بتوانین ئیشەڵا لە QIS بۆ ساڵی داهاتوو وەک زانکۆ بچینە ناوێ و پلان هەیە بڵێ پلان هەیە و زۆر باشیش پلانەکە ڕۆیشتووە ئیشەڵا وەک تایمسارە ئێجوکیشنەکە یەکێک دەبین لەو زانکۆوانەی کە باشترین ئەدایی دەبێت. باشنجام ئەم پرسیارە ئەیکەم هەم بۆ زانکۆی راپۆرن هەموو زانکۆکانی تریش ئەتوانین بڵێن ئەیگرێتەوانێت تا چەند گرنگە ئێمە خوێندکارانی کە هەمانە ئێمە خولێکمانەیە پێوتێ خولی هاوینە دەورە سەیفی پێ ئەوترێ لەگەڵ زانکۆ جیهانیەکان زانکۆکانی دەرەوەی خۆ هەر زانکۆکانی ناو خۆشمان بێت ئاڵوگۆڕی خوێندکار بکرێت لەوەی کە ئەوان بێن ئەزمموی زانکۆکانی ئێمە بکەن و خوێندکارەکانی ئێمەش بتوانن بچن ئەو ئەزمونە لەوێ تاقی بکەنەوەن و کۆمەڵێشت فێر بن تا چەند هەوڵدراوە ئەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە پەیڕەو بکرێت. ئێمە لەگەڵ یەکێتی ئەوروپا ئێستا پەیوەندیمانێ لەگە دوو زانکۆی پۆڵەندی ئەو ساڵ توانیمان 4 خوێندکار بنێرین لەوێ دەورەی هاوینە بکەن و یەک مامۆستا ستافی ئەکادیمی لەگەڵیان بەڕاستی پێویستە پارە تەرخان بکرێ لە پێویستە بودجەیەکی تایبەتە بێ ئێمە لەبەرەوەی هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان نەک بە زانکۆی راپەڕی یەکێک لەو خاڵانەی کە لە ڕانکە نێودەوڵەتیەکان خاڵ و پۆینتی لێ بەدەست ناهێنین ئەوەیە کە ئێمە مامۆستای بیانیمان نییە و ئاڵوگۆڕی خوێندکارمان کەمە چونکە دەبێت ئاڵوگۆڕی خوێندکارمان هەبێ بۆیە دەبێت زانکۆکان بەڕاستی ساڵانە بڕێک پارە تەرخانکەم بۆیە کە ئەو خوێندکارە دێت بتوانی شتێکی بۆ تەرخانکەی کە هەم خولی بۆ بکەیەوە هەمیش بتوانین لێرە بمێنێتەوە. ئێمە نیازمانەی لە ساڵی داهاتوودا لەگەڵ پۆڵەندا و لەگەڵ ئێران لەگەڵ ئەڵمانیا چەند پرۆگرامێکی ئاڵوگۆڕی خوێندکارمان دەبێت خۆمان بۆی ئامادە کردووە. دەستە خۆش بە دکتۆرە لە سەرەتایە باس لەوە کرد کە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و بەڕێز دکتۆر ئارام وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هاوکارتان بووە لەم بڕیارەیە کە دراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە بۆ زانکۆی ڕاپەڕین. ڕووی دەمتانەکانە چێ لایەنە پەیوەندیدارەکان چێن کە پێویستە بۆ لەمە دووە ئەوانیش هاوکارتان بن بۆ زیاتر گرنگیدان بە زانکۆی ڕاپەڕین و تەواوی بەشەکان و ئەو کەم کوڕیانەی کە لە زانکۆکەیە بوونی هەیە. ئێمە لەگەڵ ئەوەیدا وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ کاک قوبات تاڵەبانی بەردەوام هاوکاری زانکۆمان بوون پێویستە زانکۆ بەڕاستی ئۆتۆنۆمی هەبێت دەبێت زانکۆ دەسەڵاتی کارجێری و دارایی سەربەخۆ بێ ڕقابەی مالی با هەبێت. من یەکێکم لەو کەسانێک کە پێم باشە ڕقابەی مالی لە هەموو شوێنێکە بێ هەر شتێک دەکرێت ئێمە بە چاودێری ڕقابەی مالی بکەین بۆ ئێمە کەمترین خەلەلی کارجێریمان هەبێت لە بواری دارایی و زۆرتری باشترین شتیش ئەوەیە کە تۆ بۆن مناجاری وایە پلانی دروستکردنی هۆڵێکت هەیە بەو جۆرە وەک ئەو ستۆدیۆیە کە بتێ بۆ منە خوێندکار دەورەی تێدا بکە یاخود شوێنێک بێ کە وەک لایبرەریی ئۆپن لایبرەری بەکاربێن مەکتەبێکی کراوە هەتا ڕۆتیناتەکان تێدەپڕێ وەختی دەوێت و زۆر جاریش بەڕاستی با ئێمە خۆمان لەوە بەدەر نەکەین کە ئێمە لە وڵاتێک داین پڕ لە قەیرانە زۆر جار دەکرێت وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیرانە یاخودلانی پەیوەندیدارە ئەویش پێشهاتی ئەو گۆڕانکاری ئەو قەیرانە نەکە کە ڕوو دەدات بۆی ئێمە دەبێت هەمومان هەست بەو بەرپرسیارەتە بکەین کە هەوڵ نەدەین دائیمەن بڵێن فڵان کەس نەیکرد بەڕاستی بتوانین بە دەستە بە کۆمەڵ بتوانین باشترین سەرچاوەکان بە باشترین شێواز بەکاربین بۆ ئێمە وەکو وەزارەت و وەکو زانکۆ بتوانین ئەداچی باشمان هەبێ و خەڵکیش متمانی بە دامەزراوەکەمان هەبێت. دەست خۆش بە دکتۆرە شتێک هەبێت لە کۆتاییە بتەوێت ئاماژەی پێ بێیت بەڕێستان وەکو سەرۆکی زانکۆی ڕاپەڕین کە بۆ ئەم ساڵی خوێندن بڕیارێکی گرنگ لە بارەی زانکۆی ڕاپەڕینەوە دراوە. من پیرۆزبای لە خوێندکارانی دەرچووی شەش دەکەم قۆناغی داهاتویان زۆر گرنگ دەبێت بۆی پێویستە بڕیار بدەن بەپێی خواست و ئارەزویان و داواکاریشم لە خێزانەکان بەڕاستی زۆر زەخت نەکەنە سەر منداڵەکانیان کە دائیمەن بیت بکەنەوە ئەو زانکۆی باشترە بۆ ئێمە خوێندکاری بەشی کیمیامان یەکەم بووە ئێستا دەستەوە پزیشکی بۆیە خوێندکار دەبێت بڕیار دەربێت لەو بڕیارێکاڵی دەبژێرێ بۆ کام زانکۆیە و بۆ کام شوێنە دەڕوا و باواژ نەکەن بەڕاستی خوێندکاری سلێمانی بەس لە سلێمانی بژیت دوهۆک بەس لە دوهۆک بێ بە ئەو تێکاڵی بوونی کللتوریە بمێنێتەوە فێربوونی زمانە فێربوونی کللتورە ئاڵوگۆڕی کۆمەڵێک شتێک کە لە کۆمەلگاکەدا هەیە لەگە زانکۆکە و لە هەموو زانکۆیەکیش دڵنیا بنەوە لە خوێندکاران کە بەپێی توانای دارایی زانکۆکان خۆیان ڕێخستۆتەوە هەوڵ دەدەن کە باشترین توانای خۆیان پێشکەشکەن بۆ خوێندکارانی کە وەریان دەگرن و پیرۆزبایش لە هەموو ستافی زانکۆی ڕاپەڕین خوێندکاران دەڤەر دەکەم دووبارە و سوپاسی هەموو ئەولانە نەش دەکەم کاوکارمان و سوپاسی کورساتیش دەکەم کە دائیمەن لە بۆنەکانماندا لە کامپینەکانماندا لە ڤیستیڤالەکانماندا پاڵپشتی زانکۆی ڕاپەڕینە دووبارە سوپاس بۆ ئێوە بۆ کارمەندان و بۆ هەموو ئەو بەرپرسانێک کە لێرەدا کار پیرۆزبایتانەکەین لە بەڕێستان تەواوی ستافی زانکۆی ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین و خوێندکاران
بە تایبەتی زۆر سپاس سپاس بۆ زۆر ئامادەبوون خۆشحاڵ بووین. زۆر سپاس. سپاس کاتێکی خۆش سپاس.